دکتۆر ڤالێری مارس توێژەر چاتم هاوس gelmeda be دکتۆر tu gelek gelek xêratî xweşxalên ku hîn dihokîne hîl mepsêne serdemekî Kurda hewldan dengê xwe bigehînin lê nû kep taybetî jî vî serdemî de pirêka mepsê bû nimûne hewl din dengê layanên taybetî jî ku zulm lê titekirin şeril navçeyên wan heye lê titekirin taybetî jî bigehîne cîhanê ji bo ku şer rawestin dîtnawe çawa ye Kurd şên rolekê wisa giring il mepsê bigêrin ji bo ku deng û rawbûçûnên cuda nizîkî êk bikin. زۆر سپاس بۆ داوەتکردنی من زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی ڕەخسانتان بۆی لەگەڵ ئێوەیە دیدار ئەنجام بدەم ئەمە یەکەم جارە من سەردانی هەرێمی کوردستان دەکەم و من بەڕاستی لەو سەقامگیریە بەهێزێ و ئەو ئاشتەی کە بەرپایە سەرسام بووم و مۆدێلێک هەیە لە هەرێمی کوردستان کە ئەبێت چاوی لێ بکرێ و بگوازێتەوە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێککە من هاتمێرە تێگەیشتم کە پێشکەوتن هەیە ئەمەش دەرئەنجامی سەقامگیری و ئاشتیە هاتۆتە دی دەرئەنجامی ئەو پەیوەندیە بەهێزەیەکە لەگەڵ دەوڵەتانی دراوسێدا هەرێمی کوردستان گەوتێتە بەر بۆیە پێشکەوتن بەخۆیەوە دەبینێت لە ڕووی ئەو هێزی کوردی تا چەند کورد ئەتوانێت ڕۆڵ بجێڕێت لە بنیادنانی ئاشتی من پێم وایە لە ژینگەیەکی لەم شێوەیەدا کە تۆ هەوڵ دەدەی کە بۆ چنە جیاوازەکان کۆ بکەیتەوە بەڵێ دەرفەتێکی گەورەیە بۆ بنیادنانی ئاشتی مادەم یەکەمین زاریشتا گەرم و گورتر دەوی بە خێر هاتنت بکەین بە هیوایەوەی نەبتەکو تا زار بەڵام ئەو نمونە جوانەی کە ئێوە بینیتان لە کوردستان پێویستە چۆن ناوچەکانی تری عێراق ئەم نمونەیە لەوێ جێبەجێ بکرێت یان چی شتێک پێویستە لە ناوچەکانی تری عێراق بکرێت بۆ ئەوەی وەکو کوردستان ئاشتی بەرقەرار بێ پێم وایە کە من بۆ خۆم لە پرسی سیاسەتی عێراق زۆر پسپۆڕنیم و شارەزانیم بەڵام یەکێ لەو شتانی لە هەرێمی کوردستانەوە فێری بووم کە ئەبێ بگوازرێتەوە ئەوەیە کە هەرێمی کوردستان خاوەنی تەبایەکی کۆمەڵایەتی و دەسەڵاتێکی ناوەندی هەیە کە هەوڵ دەدات هەمووان بەیەکەوە کۆ بکاتەوە لە عێراق دابەشبوونی زیاتر هەیە سیستەمێکی دابەشبوونی سیاسی بوونی گروپی جیاواز هەیە کۆمەڵێک لایەن هەنکە بە قوڵی ڕکابەری یەکتر دەکەن کە ئەمەش وای کردووە ژینگەیەکی ئاڵۆستر دروست بێت و بڕیاردان تۆزێک زەحمەتتر بێت بۆیە لە پێناو حکومڕانەیەکی باشتر لە پێناوی هەمانێکی باشتر تۆ ئەتوانی جۆرێک لە تەبایی دروست بکەی کە وەکوی لە هەرێمی کوردستان دەیبینین لە شێوازی حکومڕانیکردن لە پەیوەندی لەگەڵ ئەوانی دیکەدا وامە سوودێکی یەکجار گەورەی دەبێت هەماهنگی زیاتر لە نێوان هەرێم و بەغدا دەتوانێت بێتە مای بەهێزبوونی بەغدا و هەرێمی کوردستان بەیەکەوە ئەمە تێڕوانینی منە توێژینەوەکان دەرگای زۆر گەورە دەکەنەوە بۆ ئەوەی بزانین دوا ڕۆژ لە بۆ هەر ملەتێک چی ڕوودەدا چون دەتوانین کەڵک لە توێژینەکان وەربگرین بەپێی چونکە ئێوەش لە چاتم هاوس شوێنێکی زۆر گرنگە بەپێی ئەو توێژینانەی کە لەوێ دەکرێن چ نیشان دەدرێت لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕەکان بەرفراوانتر دەبن یان ڕێگە چارەکان ئەوانەی بەسەرم بۆ نمونە لە مێپسیش باسکران دەتوانین بیکەینە بنکەیەکی باش بۆ ئەوەی شەڕ ڕابوەستێ چارەسەری هەبێت من پێم وایە کە وا یەکێک لە پرەنسیپە سەرەکیەکان کە چاتم هاوس پەیڕەوی لێ دەکا ئەوەیە کە چاتم هاوس ئێمە کۆمەڵی ئەکتەر کۆ دەکەینەوە کە بەیەکۆ کۆ نابنەوە ئەمە ئەو شتەیە کە لێرەش ئەیبینین خەڵکی جیاواز کە ڕکابەر یەکترین لێرە کۆ دەبنەوە ئێرانەکان لە مێپس ڕووسەکان چینەکان ئەمریکیەکان وڵاتانی کەندا و عێراقەکان هەمویان لێرە لە مێپس کۆ بوونەتەوە کە ئەمانە بەیەکۆ دانانشن ئەمەیە شتەیە کە چاتم ئەو شتێکە و خاڵی هەڵبەشە لە نێوان هەردوولادا لێرە دەهاتن گفتوگۆ دەکەن و تڕۆنی خۆیان دەخەنە ڕوو سەبارەت بە چۆنەتی بنیادنانی ئاشتی و بەدیهێنانی ئاشتی بۆیە هەمیشە ئێمە لە چاتم ئاوس ئەوەیە نەمان زانیوە کە لێرە یا باڵین بەوەی کە بەم شێوازە لایەنەکان دەتوانن بەیەکەوە کۆ ببنەوە بۆیە پێم وایە هێزە هەرێمێکیەکان و ئەکتەرە سەرەکیەکان جۆ لەم گفتوگوانە ڕابگرن جۆ لەم پێشنیازە چارەسەریانە بەڕابگرن کە لێرە گفتوگۆی لەسەکراوە تاوەکو بێتە مایەی ئاڵۆگۆڕێکی بیر و بۆچوونەکان بە شێوەیەکی ڕاشکاوانە و خزمەت بکات بە دۆزینەوە و بەدیهێنانی ئاشتی کە پێم وایە خاڵێکی یەکجار گرنگە کە لە مێپسا هەیە چاتم هاوس و مێپس بۆ ئەوەی زیاتر مەسەلەن بزانین هەر سەرکردایەتی کوردیش و بەڕاستی ئەوانەی کە یعنی بەرپرسن لە مێپسیش چاویان لەوەیە باشترین کاریگەریان هەبێت لە
ئەنجامەکانی مێپس چ شتێک کەمە لە ساڵانی داهاتوو ئەنجام بدرێ بۆ ئەوەی ئەم قسانەی کە لێرە دەکرێت لە عەردی واقع جێبەجێ بکرێیان دەرئەنجامی باشی هەبێت شتێکی زیاتری پێویستە. من پێم وایە کەوا ئەوەی کە من بینیومە لەم هەفتەیە لە دهۆک و لە مێپس ئەبینم خەڵکانێکی زۆری کورد نوێنەرانی بەرز لە ئاستی سەکردایەتی لە کورد بەشدارن گفتوگۆ دەکەن لە سەرپرسی ئاشتی و سەقامگیری و خوازیاری ئاشتی و سەقامگیرن و هەروەها ئەو دۆخەیکەوە لە ڕۆژڵاتی ناوەڕاست هەیە دەیانەوە لی بە دوور بن بۆیە لە چوارچەوەی ئەم بەرژەوەندیەدا لە ژینگەیەکی لەم شێوێدا زۆر زۆر گرینگە کوردەکان بەم شێوازە هەڵێکی پۆزتیفانە دەدەن بۆ ئەوەی کە ئاشتی بەدی بێت. بەڵام کۆکردنەوەی ئەزمموی هەرێمی کوردستان و گەیاندنی ئەزمموی هەرێمی کوردستان یا ڕۆڵی و داهاتووی یارابڵین ڕابردووی هەرێمی کوردستان لە شەڕ دژی داعش لە دژی تیرۆریزم خاڵێکی جاگرینگە کە ئەبێ بۆ هەموو هەرێمەکە بەگرنگ تەماشا بکرێت. دەیبینی و هەستیشت پێکرد لە ناو هەرێمێکی بە تایبەتی کە ئێستاش زوڵمی لێ دەکرێت لە چەند ڕوویەکەوە دەکرێت بەڕای و ئەگەر هەموو هەوڵێکی بۆ نمونە وڵاتانی زلهێز هەبێت ئەم هەرێمە بکرێتە وڵاتێکی سربەخۆ دەوڵەتێکی سربەخۆ چکە ئێمە ڕیفراندۆمیشمان کرد تا چ ڕادە کاریگەری زۆرتر و باشتریش دەبێت لە ناو ڕۆژهڵاتی ناوەڕاست کاتی ئەوە نەهاتووە بەجددی ئیش بۆ ئەمە بکرێ. پێم وایە کەوا شتێکی ئاسان نییە. ئەمریکا بە گومانە یا با بڵێن هەوڵێکی جددی نادات بۆی بڕیارێک بدات لەوەی کەوا دژی بەرژەوەندەکانی تورکیا یاخود وڵاتانی دیکە کاریگەریی ڕاستەوخۆیان لە سەرمی کوردستان هەیە بجوڵێت چونکە بۆ نمونە تورکیا هاوپەیمانێکی گەورەی ئەمریکا لە ناوچەکە و هەروەها پاڵپشتیکردنی ئۆتۆنۆمیەکی بەهێزی هەرێمی کوردستان لە ناو عێراقدا کە تیایدا کوردەکان یاخود لە تورکیا یاخود لە سووریا پێم وایە ئەمە شتێکە کە باشتر قابلی جێبەجێکردنە و ئەمریکا حەز دەکات پاڵپشتی هەرێمێکی بەهێز یا کوردێکی بەهێزتر یا ئۆتۆنۆمیەکی بەهێزتر بۆ کوردەکان بکە لە ناو ئەم دەوڵەتانەیە یا لە چوارچەوەی ئەم دەوڵەتانە. ئەمڕۆیەکێ لە دۆستەکانی من لێرە دەڕێژ ئەو خاڵێکی باسکرد لەوەی باسی کیوبک و هەرێمی کوردستانی کرد. من بۆ خۆم لە کیوبکم کیوبک شارێکە لە کەنەدا بەڵام فەڕەنسین کۆمەڵێک ماف و ئۆتۆنۆمی گەورەیان هەیە لە کەنەدا و وەکو نەتەوەیەک دەناسن لە ناو کەنەدیایە و هەروەها ئۆتۆنۆمیکی زۆریان هەیە و سیاسەتی تایبەت بە خۆیان هەیە بەڵام لە چوارچەوەی کەنەدان ئەم بەراوردکرێ کرد لە نێوان هەرێمی کوردستانش ئەکرێ مۆدلە بێوەکو کیوبک کە تایدا کللتوری خۆی سیاسەتی خۆی و هەروەها تێڕوانینی خۆ سیاسەتی خۆی هەبێت لە ناو وڵاتێکی سەقامگیرە. ئەمە شتێکی با بڵێن کیوبەکان قەت داوای سربەخۆ ناکەن چونکە هەموو شتێکیان هەیە گرنگە بۆ هەرێمی کوردستان ئەمەش هەبێت تاوەکو بتوانێت لەگەڵ عێراقدا بژیت و ئاشتی بەرقەرار بێت و بتوانرێت سەقامگیری بۆ هەموو عێراقدا بین بکرێت بەڕاستی. هەر لەبارەی توێژینەوەکان با من ئەوەش زیاتر لە بارەی ڕۆژهڵاتی ناوەڕاست بەرچاوڕۆنیی باشتر هەبێت چیمان پێ دەڵێن لە دوا ڕۆژێکی نزیکدا دابەشبوون دروستبوونی دەوڵەتی بۆ نمونە یەکێک لەو ڕێگانەی چارەسەری بۆ شەڕی حەماس و ئیسرائیل ئەوەیە دوو دەوڵەتی جێبەجێ بکرێت لە کاتێکی نزیک ئەمە دەبیندرێ یان زەحمەتە. بەڵێ پێم وایە گرینگە بۆ ئەوەی کەوا بگەین بە چارەسەرێک بۆ پرسی فەڵەستین و ئیسرائیل هەوڵ بدرێت ئەمە ئەنجام بدرێت بەڵام پێم وایە کەوا پرسی فەڵەستین بە چارەسەر نەکراوی دەمێنێتەوە و بەردەوام بەو شێوازەی کە هەیە لە ئایندەیەکی نزیکدا دەبێت و کۆی هەرێمەکە کاریگەرە بەم تونوتیژیەی کەوا هەیە ئەکرێت تونوتیژی کەم بکرێتەوە بەڵام چکە ئێران و ئیسرائیل نانێ و ڕاستەوخۆ ڕوبەڕووی یەکتری ڕوبەڕبوونی سەربازی ئەنجام بدەن بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ فەڵەستینیەکان یەکێک لە ئومێدەکان ئەوەیە کەوا لە بەرژەوەندی هەمووانایە ئەگەر ئەم دوو دەوڵەتە دروست بێت و تونوتیژی کەمە بێتەوە ئەگەر ئەم دوو دەوڵەتە دروست بێت و داخوازی و داواکاری هەموو لایەنێک و کۆمەلگانی دەوڵەتش ئەوەیە کە ئەم دوو دەوڵەتە دروست بێت
بۆیە ڕازی بوونی هەردوو لا بە دروستکردنی ئەم دوو دەوڵەتە دەکرێتە دەستپێکێکی باش بۆ دابینکردنی ئاشتیەک ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێت دەبێتە مایکەمکردنەوەی تونتیژی بە دڵنیایەوە و کۆمەڵە دەوڵەتی عەرەبیش پەیوەندەکانیان ئاسایی کردەوە لەگەڵ ئیسرائیلدا کە ئەکرێ بڵین ئەمانەش ئاماژە و ڕنیشاندەری باشن بۆ ئەوەی ئاشتی زیاتر بەدی بێت و تونتیژی کەمتر بێتەوە بەڵام پێم وایە ئیدارەی ئەمریکا دەیەوێت دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیرتر بکاتەوە لە هەموو کارێکش دەکات بۆ ئەوەی هەوڵ بدات تونتیژی کەم بکاتەوە. گەلەگەلەک سپاس دکتۆر ڤالێری مارسێل ڤەکولەر لێ چاتەم هاوس هین ji bo cara yekemejî serdanametkirin li dihûkê û mepsê berzanin gelek gelek spas ve gelek xoşal bîn. Herbijî. Herbijî gelek spas herbijî.